وەربینیکردن لە موچەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بەکوێ گەیشتۆ بەتایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا؟ طبعا قضیه وەربینیکردنی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2017 دەستی پێی کرد و حکوومەتی عێراقیش بڕیاریە کە مەرجی ئەوە بووە کە ناردنی موچە بەو شێوازەیە بێ کە حکوومەتی عێراقی دیارەکە و حکوومەتی عێراقیش مەرجی بەوە بووە کە بێت شتێکی تەواوی ناوی مۆزەفینەکان بکات دوای چێکردنی ئەو ناوانە و کاتە و ئامادەیەکە موچەی مۆزەفین هەرێمی کوردستان دابین بکە و سەرەتا دەستی کرد بە چێکردنی ناوی مۆزەفەکانی وەزارەتی تربیە پەروەردە و وەزارەتی تەندروستی و لە 2017ەوە بە تایبەتی لە مانگی دوانزەوە ئەو تەلاعوب بۆ ئەو یاریکردنە بەم کەیسەکە ئێستا گەیشتووە بەوەی کە لە هەفتەی پێشوو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لیژنەکە ئامادە بوون و لە شاری هەولێر لە پارێزگای هەولێر چێکی بەشێک لە ناوی مۆزەفینەکانیان کردو بە تایبەتی زانکۆی سەلاحەدین. بەڵێ گرفتی سەرەکی بەردەم وەربینیکردن لە لیستی موچەی فەرمانبەران لە ئێستادا چییە؟ طبعا وەک ڕوون و ئاشکرایە لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەوە مەلامحەکان یان نیشانەکانی فەشەلبوونی ئەم حکوومەتە ئاشکرا بوو ئەویشەوە بوو کە لە ساڵی 2014 نزیکەی 12000 مۆزەف یان بڵین کە مۆزەفیش نین یان شێوازێکی یاساییان نییە لە زۆربەی لق و مەڵبەندەکان و ڕێکخراوەکانەوە خرانە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسایی کران بۆ ئەوەی کە ئەو موچانەی کە بە نایاسایی وەریانەک لە ساڵانی پێشووە دوای ئەو پرۆسەیە بە یاسایی وەری بگرن و بەشێکی زۆریشی ئەم مۆزەفە ناشەرعیانە یان نایاسایانە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیان هەڵبژارد بە حکمی ئەوەی چونکە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆمەڵێک مخەساتی جیاوازتری هەیە وەک لە وەزارەتەکانی تر و ئەم هەڵبژاردنەش دەستی حزبەکانی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی تیا بوو و بۆ چونکە زۆربەی ئەو بندیوارانە یان ئەو مۆزەفە نایاسایانە لە ڕێکخراو و مەڵبەند و لەخکان بوو کە ئەو دوو حزبە بەرپرسیارەتیەکەن. زۆر باشە. چارەنووسی ئەو موچە خۆرانە پێشتر کە پێیان دەوترا بندیوار و ئێستا خڕاونەتە سەر وەزارەتەکان بەچی دەگا بۆ پێیکە زۆربیان فەرمانی دامەزراندنیان نییە و بە پلەی باڵاش دامەزرێنراون. طبعا حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە هەموو شتێک ئەم نیزامی سیستەمی بایۆمەتریۆی دروست کرد بۆ ئەوەی تەواوی ئەو مۆزەفە بندیوارانە داخلی سیستەمێکی کۆمپیوتەرایز بکا و ئەم مۆزەفانەش بکا بە مۆزەفی فعلی و یاسایی. بەڵام ئەگەر بێت و تۆ بۆ نمونە چێکی مەلەف و یان دیکۆمنتی ئەم موچەخۆرانە بکەی ئەم موچەخۆرانە هیچیان مەلەفێکی ڕسمیان نییە کە پشت بەست بێ بۆ موچەیە کە وەرێگرن. بۆ نمونە من تەواوی ئەو داتایانی کە وەرم گرتووە تەنها لە زانکۆیەک کە ناکرێت بۆ ناوەکەی ئاماژەی پێ بکەین نزیکەی لە هەفتەی پێشوو 25 لیستی سیانزە هەر لیستێک کە نزیکەی سیانزە تا 15 موچەخۆری تیا بۆ ئەمانە لە ڕێکخراوەکان و هاتون. طبعا کارەساتەکە لێرە ئەوەیە موچەخۆری وای تایە لە کاک نەبەر بوورە مەبەست لە ڕێکخراوەکان ڕێکخراوە حیزبیەکانە؟ بەڵێ ڕێکخراوە حیزبیەکانە ڕێکخراوەکانی یەکیەتی و ڕێکخراوەکانی پارتی و تەوا ئەم دوو حیزبە بوونەتە بارگەرانێکی گەورە بوو بودجەی ئەم هەرێمە. بەڵێ ئەمە ئاماژە بۆ بکەم کە لە 1 2008 خەڵکیان دامەزراندووە بە پلەی مدیری یان مدیری تەنفیزی بە موچەی 948,000 دینار بڕوانامەی ناوەندی هەبووە و ئەمە ئەگەر تۆ لە ڕووی دارایی و ژمێریاریەوە یان یاسایەکانی دارایی و ژمێریاری لی بڕوانی ئەمە کارەساتە چونکە یەکەم دامەزراندنی مۆزەف ئەگەر بڕوانامی بە کالورەسیشی هەبێت موچە بنەڕەتەکەی 296,000 دینارە. بەڵام ناکرێت بۆ نمونە تۆ لە 2008 دامەزرابێتی بە پلەی مدیری تەنفیزی یان بە پلەی مدیر دامەزرابێت و بڕوانامەکەش بڕوانامەی ناوەندیان سەرەتایی بێ. بۆیە ئەمانە بە تەکیدی بوونەتە بارگرانێکی گەورە بەسەر بودجەیەم هەرێمەوە. بۆ نمونە ئێستا ئەم مۆزەفە بندیوارانەی کە ئێستا لە وەزارەتی تعلیم عالی موچە وەرەگرن خەڵکیان تایە مۆزەفیان تایە بە ملاحەز یان بۆ نمونە بە مدیری تەنفیزی لە لیستی موچە ناوی هاتووە بەڵام وەکو دەوامکردن وەکو وەزیفەکەی وەزیفەی پاسەوانیەکە. بۆیە ئەمە لە ڕوانگەی ئیداریە و لە ڕوانگەی داراییشەوە ئەمە کارەساتە کە مۆزەفێک ناونیشانی وەزیفەکەی مدیری تەنفیزی بێت و بەڵام لە ئەسنای دەوامکردن و ممارەسەی دەوامکردنەکەیە پاسەوان بێیان بۆ نمونە شۆفێری بێت. زۆر باشە بۆ ئەو پیشەیە. زۆر باشە دەستخۆش. جگەلەوەی کە ئاماژەت بۆدا ئەم فەرمانی کارژێریە فەرمانێکی دروست نییە و بە هەدەردانی سامانێ گشتی تێدا بۆ کەسێک کە بڕوانامەیەکی زۆر نزمی هەیە بەڵام پلەیەکی وەزیفی بەرزی بۆ دانراوە.
لە وەربینیکردنی لیستی موچەخۆران لەلایەن حکوومەتی بەغداوە ئەم گرفتە چارەسەر دەبێت یان باز دەدا بەسەریدا؟ طبعا ئێمە لە هەفتەی پێشوو من باس لەو زانکۆیە ئەەکەم. طبعا هەموو زانکۆیەک لیژنەیەکی خۆی پێکێناوە بۆ وەربینیکردن لە لیستی موچەخۆرانی خۆی. ویسترا ئەم دوو لیستە جیا بکرێتەوە. ئەو لیستەی کە بۆ نمونە ئەو مۆزەفە بەندیوارانن کە لە ساڵی 2014ەوە داخلی دایرەکانی حکومەت کراون و ئەو مۆزەفانش کە هەر بۆ خۆیان مۆزەفی ڕسمین و مەلەفیانەیە و بە بڕۆنامەی خۆیان دامەزراون. بەڵام کە جیاکرایەوە ئێمە ویستمان بە جیاکراوی بەرز بکرێتەوە بۆ وزارەتی خوێندنی باڵا و تەقدیمی ئەو لیژنەی وەربینیە بکرێت کە لە حکومەتی عێراقی وەیە. بەڵام دەخالەتی مەکتەب سیاسیەکان و بەرپرسە سیاسیەکانی ئەم دوو حزبە وای کردووە ئێستا دیسانەوە ئەیانەوێت هەردوو لیستەکە تێکەڵ بکرێت و بە یەک لیست تەقدیمی وزارەتی خوێندنی باڵا بکرێت و لەوێش تەقدیمی لیژنەی وەربینی حکومەتی عێراقی بکرێت. بەڵام کارەساتەکە لێرە ئەوەیە کاتێک ئەم دوو لیستە تێکەڵ کرا و بە یەک لیست تەقدیمی لیژنەی وەربینیکردنی حکومەتی عێراقی کرا ئەو کاتێک ئەوان دراسەیەکەن و وەربینیتیاکەن ئەبێتە هۆی ناشرینکردنی وزارەتی خوێندنی باڵا. چونکە وزارەتی خوێندنی باڵا لە هەموو دنیا وزارەتێکە کە تەواوی چین و توێژەکان چاوەڕوانی کاری باش و کارگەرێکی لێکەن کە بێت هۆی پێشکەوتنی وڵاتە. بەڵام کێشەکە لێرە ئەوەیە خودی ئەم وزارەتە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆتە گەورەترین کێشە بۆ بودجەی حکومەتی هەرێمی کوردستان. بۆ چونکە تەواوی ئەو بندیوارانەی کە نزیکەی 12000 بوو بەشێکی زۆری بۆ وزارە هاتووە و ئەکرێت ئەم وزارەتە قبوڵی نەکا و بە قبوڵ نەکردنی داهاتێکی باشە گەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان. بەڵام خودی ئەم وزارەتەش بەشێکە لەو گەندەڵیە چونکە ئەم دوو حزبەی ئیدارەیە وزارەتەیەن و ئەم دوو حزبەش دەرەنجام دوو حزبن تەنها ئامانج و ئاکارەکانیان بۆ ئەوەیە کە نەفوسیان ڕێژەی دەنگدەری خۆیان زۆر باشە. مامۆستا نەبەر جگە لە ناشرینکردنی ناوبانگی وەزارەتی خوێندنی باڵا یاخود هەر وەزارەتێکی دیکە فەرمانی دامەزراندن بۆ کادری حزبیەکان لەلایەن پارتی وێکوێتیەوە تا چەندە لە زەرەری سەرمایە و ژێرخانی ئابووری وڵاتە کە دەبینین لە ماوەی هەفتەی ڕابردوودا فەرمانی وەزاری بۆ خانەنشینکردنی کەساتیەک یاخود چەند کەساتیەک بە پلەی وەزیر بڵاو بووە. طبعا ئێمە هەمیشە ئاماژەمان بەوە کردووە هەر وڵاتێک کە تووشی قەیرانێکی داراییە بێت دوو یاسا یان دوو ڕێکاری بنەڕەتی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەدارایە ئەویش بانکی نێودەوڵەتی ئەم دوو یاسایە دیاری کردووە. یەکەمیانەوەتانێ خەرجەکانی خۆی کەم بکاتەوە دووەمیشیان تەعینات یان دامەزراندن بە هەموو شێوەیەک بوەستێنێ. بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە کە تۆ دوو حزبی فاشل لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی داراییەوە ئیدارەیەم حکومەتە ئەیەن و ئەم دوو حزبە تەنها ئامانجیانەوەتانەیە ڕێژەی دەنگدەری خۆیان زیاد بکەن. بۆیە هەمیشە ئەمان بیریان لە ئایندەیەم هەرێمە نییە لە ڕووی داراییەوە کە ئایا ئایندەیەکی باشیە بۆ ژێرخانێکی ئابووری باش بۆم هەرێمەیە جێبێڵن کە بتوانێت سبەی دووسبەی نەوەکانی ئایندە بتوان پشتی پێبەستنەوە ئەم هەرێمە بەڕێوە بن. بۆیە هەمیشە من ئاماژەم پێکردووە ئەم حکوومەتە و ئەم ستافەی کە ئیدارەیەم حکوومەتە ئەیات بە عەمدەن تەنها لە پێناوی زیادکردنی کۆمەڵێک دەنگدەری خۆیان ئامادەن هەرچی خڕوقاتی ئیداری و داراییە بیکەن. بۆی ئەگەر بمانەوێت چارەسەری کێشەی موچە و دواکەوتنی موچە بکەین بەر لە هەموو شتێک دوورخستنەوەی ئەم دەموچاوانە و ئەم خەڵکانەیە کە ئیدارەیەم حکوومەتەیان و پاکتاوکردنی لیستی موچەخۆرەکان بە دەرەجەیەک من لە زۆر شوێنە ئاماژەم پێی کردووە و حکومەتی هەرێمی کوردستان ئەو داهاتی لە بەردەستایە کە بتوانێت موچەی تەواوی موچەخۆرەکان دابین بکات بەڵام هەستێت بە پاکتاوکردنی لیستی موچەخۆرەکان چونکە بە سەدان هەزار بندیوار لە حکومەتی هەرێمی کوردستانە هەیە. بۆیە ئەگەر ئەم ڕێژەی لێ دەربێنیت ئەوە بە تەئکیدی داهاتێکی ئەوتۆ لە بەردەستی حکومەتی هەرێمی کوردستانە هەیە کەوا هیچ کێشەیەکی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستانە ڕوونەیە. زۆر باشە مامۆستا ئەگەر بێت و حکومەتی عێراقی پەی بە و فەزاحەتە ببات لە لیستی وەربینیکردنی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا دەتوانێت ئەو فەرمانبەرانەی کە بڕوانامەیەکی نزیمیان هەیە و پلەیەکی وەزیفی بەرزیان بۆ دانراوە بهێنێتەوە ئاستی خۆی. طبعا ئێمە بەر لەوەی حکومەتی عێراقی ئەم ڕێکارە بگرێتە بەر باشترین چارەسەرێکەوەتانێک کە بۆ پاراستنی سومعی بەتایبەتی وزارەتی خوێندنی باڵا و زۆربەی وزارەتەکانی تریش هەستن بە ڕێخستنەوەی ئەم موچەیە کە بۆ مۆزەفانە دیاری کراوە. بۆ نمونە کەسێک کە لە ساڵی 2010 دامەزراوە و بڕوانامەی بۆ نمونە دیبلۆمی هەیە لایکەمی تۆ چونکە بڕوانامەی دیبلۆم یەکەم دامەزراندنی 260,000 دینارە. بەڵام لێرە بۆ نمونە حکومەتی هەرێمی کوردستان ئەم بندیوارانەی کە دیاری کردووە تۆ خەڵکی دامەزراندووە بە بڕوانامەی ناوەندی بە موچەی 362,000. ئێمە لە کاتێکا لە ڕووی داراییەوە کێشەیە چونکە حکومەتی عێراقی بەپێی لە ساڵی 2008 بەپێی مادەی ژمارەیەک ڕێخستنەوەیەکی دروست کردووە لە لیستی موچەخۆرانی
کە لە عێراق هەن بۆ نمونە بەکالۆریۆس 296,000 دینارە یەکەم موچەی دبلۆم 260,000 دینارە ناوەندی 185,000 سەرەتایی 152,000 بەڵام ئەمان هاتوون لێرە بە بێ بڕوانامەیان کردو بە 362,000 بۆ ئەوەی حکوومەتی یاریمی کوردستان تووشی ئەم ناشرینی نەبێت لە ڕوانگەی حکوومەتی عێراقی و بە تایبەتی وزارەتی خوێندنی باڵا هەستێت بە گشتاندنێک بۆ تەواوی سەرۆکایەتی زانکۆکان کە ئەو بندیوارانەی کە لە ناوەندەکە لە ڕێکخراوەکان و مەڵبەت دوولەخەکان و هاتوون لیستی موچەکانیان ڕێک بکرێتەوە بەپێی ئەو قانونەی کە لە ساڵی 2008 لە حکوومەتی عێراقی تەزیقی کردووە و ئیشی لەسەرەکە. بەڵێ وەک مامۆستایەکی زانکۆ پێشنیارت چییە بۆ حکوومەت و لیژنەکانی وردبینی لەسەر ئەو موچەخۆرە بندیوارانە؟ من لێرەوە ڕایەگەێنم و پێشنیاری منیش تەنها ئەوەیە کە ئەمان بۆ نمونە ئەگەر ناتوانن ئەم مۆزەفانە لابن لە ئیشەکانیان هەستن بە ڕێخستنەوەی موچەکانیان چونکە ناکرێت مۆزەفێک 4 ساڵ یان 5 ساڵ خزمەتی هەبێت بەڵام موچەکەی نزیکی ملیۆنێک دینار بێ یان بۆ نمونە ئەمری ئیدارەکەی یان بۆ نمونە ناونیشانی فەرمانبەرێتەکەی مدیر بێت و بڕوانامەی ناوەندی هەبێ ناونیشانی فەرمانبەرێکەی وردبینی بێ یان بێژەری پێشکەوتوو بێت بەڵام بڕوانامەی نەبێ بۆیە باشترین چارەسەرێکەوەتانەیە کە بۆ ئەوەی کە سمعی ئەم وەزارەتانە بپارێزرێت ئەویش هەستن بە ڕێخستنەوەی پلە وەزیفەکانیان واتە ناونیشانی فەرمانبەرێتیان لەگەڵ موچەکانیان کە لەگەڵ بڕوانامەکان و خزمەتەکانیان بگونجێت چونکە قانونی پێدانی موچە کە لە حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراق لە ساڵی 2008 دەری کردو و ئیشی لەسەرەکە پێویستەکە بەپێی ئەو قانونە حکوومەتی یاریمی کوردستانیش ناونیشانی وەزیفی و موچەکانی ئەم مۆزەفانە ڕێک بخاتەوە. زۆر بەڕێز نەبەردکەریم پسپۆری دارایی و ژمەریاری سوپاس دەکەین کە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی تام کاتە لەگەڵ بەژی سپاس.